ڕێز و خۆشەویستی برادران دەمێ بابەتێکتان پێ بڵێم هەر بە نەگەتیڤ ئەمە لە ژیان نەڕوانی پۆزەتیڤیشەیە ینی ڕاستە کۆمەڵێک شتی خراپاتە ناو کۆمەلگا بەس کۆمەڵێک شتی پۆزەتیڤی شاتیە نەک لە ناو کورد لە ناو هەموو دنیا تۆ وەرەسەی کە ئەو سۆسیال میدیا و ڤیدیۆیە چێخ ئەوەی دەدیت وەخت خۆی هەر حزبە پارتی وچێتیش تەلەڤیزیۆنیان نەبوو لە هەموو دنیای چەند کەناڵەشی ئیزاعە هەبوویان تەلەڤیزیۆنەکە ئێستاکە هەر کە زەمان ئیزاعە و تەلەڤیزیۆن و نازانم هەموو شت چ خۆی هەیە و کاریگەریشی هەیە یعنی ڕەنگی ئێستاکە کەسێکی وەکو خاوەنی ویکلیکس کە لەو ماوانەش ئازاد کرا بە هەوڵ و تێکۆشانی ئازادی خوازان زۆر کاریگەری لە هەموو CNN و ئەوانە لەسەر سیستەمە دەسەڵاتەکان هەبووە حتا ئەو دەنگ و ڕەنگانەی کوردیش لە ناو سۆسیال میدیا ئەوە زۆر گرنگە برادران ئەمە دەبێت ئەوە بە هەند کار بگرین کە پارتیوێکی کۆن هەر ئەزیانێ بە ئیزاعەتیان قەپات دەکرد بارەگایەتیان قەپات دەکرد ئێستا کە پێی دەکرد لێ قەپات دەکەن دەی کە دەکەیەوە هیچیان پێ ناکرد دیواری تر شکایە دیواری هەموو سیستەمە ئێرهاب و فکرە ئێرهابیەکانیش نمایە بێنە سەر ئەو لەو نوقتەیە پارتیوێکی وەرەسەی بکەن نێتی کۆمپانیایەکی بە مەلاین دۆلاری لێسەر دەکا و چەندین ساڵە ڕوودا و مەسرور لاسایی کردو کوردستان 20 سال پاڤێل ئەوە کەناڵی هەشتی بەناوی تەمووز کە زۆر ئابڕووبەرانەیە بەڕاستی جار بەجار ئەندێک دەکەن 88 لە شەرمان بەهەرحاڵ زۆر ئابڕووبەرانەیە بەڵام تەئسیراتیان چەند هەیە چەند خۆشەویستن چەند مزداقیتیان هەیە بودجەی زەبەلاع کادیری بەتوانا دەکڕن تەقەدمێتی تەکنۆلۆژیای کامیرەکانیان بەس بەقەدەر ئەو بەرانەی ئێمە مزداقیتان لە ناو خەڵک نییە خۆشەویستیش نینە ئەوە زۆرە هاوڕێیان ئەو خەبەرانەی دەدرێت بە ئێمە بڕوا بکە نادرێت بەوە و خەڵک ئەوەندەی گوێ لە سۆسیال میدیا ڕادەگری ژێر و تەلەڤیزیۆنانە ڕاناگری و جێژێ ڕابگری فشەی پێدێت فشەی پێدێت کاکە حەدەسیان پێ دروست ناکرێت بەس وەرن تەحەدا دەکەم پارتیوێکی چ عەدەسەشیان پێ دروست کرایە ئەو ئیمپراتۆریەتە زلوزە بەلاحیانیانەیە یعنی وایان لە ئادێسە خەبەری ڕاستیش بڵاو دەکەنەوە ڕیپۆرتاجی باش خەڵک هەر فشەی پێیان دێت بەڵام ئێمە مانانەگە هەڵەش بکەین خەڵک لێمان دەکڕی کابرا چا پارتی بوو زۆر جۆم دەگو قادرانگۆ درۆژ بکەن خەڵک بڕواتان دەدەگا ئەوان ڕاستیش بکەن کەس بڕوا ناکەن بێمە سەر هەندێن لەو نمونانەی دەسە خۆم کە بڵێم برادران هەمووتان زانین یعنی وەکو گوتم ئەمە هیچمانێ بەخوا ئەوە زۆر جار نیوەی تەلەفۆناتەکانشم پێ جواب نادرێت تۆیان دەرەقەت نام و خەبەرم زۆر دێ هەروەر ناگرم لەبەر ئەوی کاکە ئەمە خەڵکێک نەناسین نامەوێ بەڕاستی جاریوە فێڵمان لێ دەکرێت نە پارەمان هەیە نە حزبمان هەیە نە هیچ شتێکمان هەیە بەس سقەکەیە قیەمەکەیە پاراستیتمان هەر ڕۆژە سەپەتەکنی گوێن نادەین چکو زۆر کەسەیە گوێن دەدا خۆش بە ئۆپۆزیسیۆنە مەتعی خۆی لە سنوور بەدەردەکە بڕوا بکە یان هەر ڕۆژە سەپەتە دیار دەکە حب زهوری هەیە مستاقیتە زۆر لاوازە لە ناو خەڵک بەس ئێمە هەوڵماندایە ئەو شتانە خۆمان دوورە پەرێز بکەن ئەوەندەی خەمی ڕای گشتی خەمی کۆی گشتی شێشەکەمانە خەم ئیشمان لەو خۆ دەرخستن نەکردیە باس خۆمان ناکەین بەڵام ئەو زارەی بمبورن باز دەکەم چیە قەزم لە نمونە پۆزەتیڤەکەی بڕوا بکە گەنا ئەوەش باز ناکەم ئەو خەباتەی ئێمە دەیکەن ئەو سیقەیە کە دروستمان کردیە وەکو گوتم مەسەن ئەوەی تەزەبزودنی لەبەر ئەوەی دەبینن یعنی بە پاچی ئەو دوای مێژۆچی ئەوەمانەیە ئەو هەواڵان درایتەمە بڕوا بکە نەدرایتە لە هیچ میدیایەکی ئەهلی ئەوانەش نییە کۆنش دەدرا ئەهلیە کۆنش دەدرا خەڵکی تر بەس ئێستاکە مەسەلەن لۆ لە کاتێکە پارتیوشتی ئەوەی زەبەلا یانە من هەندێک نمونە لێرە باز دەکەم بڕوا بکەن کەسی نزیکی دەستەڕاستی ئسمەت ئەرگوشی شۆڕش ئیسماعیل دەزی کرد یەکەم کەس ئەم بڵاوم کردەوە دڵشاد یوسف لە تیرۆر دەرکرا ئەمن بڵاوم کردەوە مدیر شوڕتەی سلێمانی کە تەبادلی پێکرا ئەمن بڵاوم کردەوە مەسعود ئەیدەری کە گەندەڵی لێ کەشفکرا بەغدایە ئەمن بڵاوم کردەوە هەڵبژاردن کە ئەگەری زۆرە دوا بخرێەوە ئێستا دەبینەوە هەموو دێنە سەری تۆمەتی دروستکردنی ئەو ئاگرانە بە ملپەکەوێژێتی داد نێم بڕن کۆی ئەوانە تحەدا دەکەم بە بەروار سەردەمێک بە بەروارە سەرزێ ئەگە 2 هەفتە دوای من هەموو میدیای کوردی نهاتت باشە ئابروچوونی ئاسایش کورایێک 2 مانگ لەمە بەروار ئەوە هەر 1 ساڵ دەرێم لۆ لە قوڵایی ئەوانە ئاسایشی پارتیە ها
ئاسایشی پارتیوان دەستگای ئەمنیە خەڵک دەماندنێ ڕۆژێک برادێک یەک کۆمەڵ دکۆمنتی دامێ پێم گوت ئەوە کو یەکەم داستقە بەم گوتی بڕوا بکە بەرپرسە چ باڵای ئەمنی ناو پارتی گوت وتی گوتی بڕۆ بدە قادری سقەی پێ بکەم لێی مەترس ئەوە زۆرە هاوڕێیان باڵای ئەمنی گوت بێ ئەو برادەرەکەی خۆی گوت بڕۆ ئەو فەزاعەتەی بدە قادر نەترسی یعنی ئەوەم لە بۆیە ئەوە چییە خۆشەویستی سقەیە یان ئەو عەدەسانەی ئەمە دروستمان کرد برادرم وەرە سەیرکە ڕوودا ئەو ئیمپراتۆر هەزاران راپۆرتی کردیان تا ئێستاش ڕۆژانە دەیان ڕپۆرت من هەستام ئەوەی مسیارم لێ هەڵبژات چه عەدەسێک دروست بوو مانگێک نەبوو تا ئێستاش دەبینم هە قزێ مسیار دێ و دەڕوا تا ئەمە ڕامگرەگەنا گەورەتریش دەبوو لەبەر ئەوی ڕوودا و بازنووس کەتنە ململانە و تاقەتم نەما قەز لەوەی دێ بەس ئەمە هەستان گەورەما کردی نامە ڕایگشتی ڕایگشتیمان پێ دروست کرد ئەبووی چۆ کوردستان 2 هەفتە ئەمن سۆسیال میدیای کوردیم پێداگیر کرد خەڵکی تریش کردی بەس ئەمە لە سەری دادەنیشم بەدایان راپۆرت و هەواڵ و ڤیدیۆوانە بڵا کردمان بە عەدەس ئەوەی فازڵ میرانی و ئەڤین هوروری بڕوا بکە دەیان گوت نەدەوێران بێنە دەر چوونە قاعەیەک هەموو خەڵک مقۆی بوو لە هەموو سۆسیال میدیای زۆرترین ئەکتوێل بوو مۆزوعی هەڵبژاردننی ئێستای پارتی کام میدیا ئیشی لەسەر کردی ئەمە کردمان چ زەزەیەکیشمان دروست کردی تا ئێستاکە شوێنی عەدەسێکمان دروست کردیە کادیری پارتی دێ قسە دەکات هەموو ئەوانە بڕوا بکەن پەیجی ئێمە وەکو ئەو پەیجانەش نییە سەتادەیە ئیش دەکا ئەوانی کیان هەموو مراندیە بە ڕیپۆرت و بە کۆپی ڕایت وانە فەیسبوک ئەوجا و تەکنیک خۆی کە زۆر شکایەت لێ دەکرێت کە ئیش لەسەر دەکرێت دەستگایکی هەواڵگرین نێودەوڵەتی دەبرێ مەسرور حکوومەتێکی بخاڵێت ئیش دەست لێدانی چەند کەسێکمان دەکەم لە بەوەم نییە هیوادارم کەس دەی نەدرێ بە سیر کرد چەند کەسە چینێمان دەدرێت پەیجمانە یعنی براکەم خۆ لەمەرج نادرێت لە یەکێتیش دەدرێت لە خەڵکی تیش دەدرێت بەس هیچ کەس وەکو ئێمە نییە بەو پەیجە شڕ و شەقانەش ئەو زۆر تەنگایی پارتی یەکێتیمان کردیە ئەو خەبەرانەمان دەدرێت ئەوزە پێمان دەکرێت ڕایگشتی دروستکەین ئێخۆخی خەڵکی وا هەیە زمان لووسە قسە بریقەدارە گوێن دەدا باسی سێکس دەکا نمونەی نمونەی ئەستێرەکەن دەیان لەو نمونانە هەیە ئۆپۆزسیۆنە جوێنی زۆر بازاڕە جۆدا پارتی وێچێتی قسەی لەگە ناکەن لۆ دەبەرێ حەزیان لەیە ئەو نموزەزە ئۆپۆزسیۆنە هەبی بە نمونە کە جوێن بدە کە مەتبی خۆی بکە کە زۆر بەشان و باکە ڕکلام لە خۆی بکە ئەوان دەزان ئەوانە ناو کۆمەلگا سوقلیان نابێ یان هەردەمێ لەسەر پەتێک یاری دەکە خەڵکێک کە ڕێز لە خۆی دەگرێتن کە تەسیری هەیە دەزانن ئەو لی دەدەن ئەوان حەز دەکەن ئۆپۆزسیۆنیشی جوێن دەرهەبی ناک مەعقول و ڕادیکال هەبێت برادەران تۆ وەرە سەیرکەی ئەو یەکێتی گەورە و گرانە کە مەشهور بوو نیوەی قووەت یەکێتی کە خەڵکی دەجوڵان گۆڕان بە میدیاکانی بوو ئەدی ئێستا یەکێتی ناتوانێت عەدەسێک دروست بکە ناتوانێت خەبەرێکی نوێ دروست بکە بەڕواکە پارتیەکان میدیا سێبەری پارتی باشترە کۆن گۆڕان کەێنێن و میدیای سێبەریە بوو پارتی و یەکێتی دەزەواقن ئەو ئەدی ئێستا یعنی بۆیە هاوڕێیان ئەو شتە کە تەناو ئێمەمانان ئەگەر ڕێز لە خۆت بگری ئەگەر جوێن نەدەیگە و پۆزیسیۆنش ڕادیکال بێ ئەگەر ئەو قیەم و ئەخلاقەی هەیتت نەیدۆڕێن بڕوا بکە خەڵک بەقەدەر بەقەدەر پارتی یەکێتی ڕێزت دەگری و سقەت پێ دروست دەکەەوە باشترین نمونە ئەو سقەی لەناو سۆسیال میدیا لە بۆ زۆرێک لە دەنگ و ڕەنگەکان هەیە لە بۆ ڕوودا و کەی 24 و کەناڵی هەشتە کاتت خۆش